زۆر سپاس بۆ ئێوە کە ئەو دەرفەتتان ڕەخسان ئێمە هەندێک گفتوگۆ بکەین لە بارەی ئەنجامی ئەو سەردانانەوە. ئێمە لە چوارچێوەی کرانەوەی تەبگەری ئازادی لە گشتی عێراقدا چەند مانگی ڕابردووش هەڵمەتێکمان دەست پێ کرد، سەردانی هێز و لایەن و کوتلە و فراکسیۆنە عێراقیەکانیمان کرد، هەروەها لەو چوارچێوەیەدا چەندین کەسایەتی کە پێگەی گرنگیان هەیە لە عێراقدا بینیمان. بۆ ئەو جارش دوو مۆعیدان بۆ ڕێخستبووین دیار بوو لەسەر داخوازی ئەوان بانگێشکرا بوون کە ئامادەن لەگەڵ ئێمەدا کۆ ببنەوە. ئەویش دەوڵەتی یاسا وەکو بەڕێز نووری مالیکی کە سەرۆکی حکومەتی پێشووی عێراق و هەروەهاش بەڕێز ئەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمە و پێگەیەکی گرنگیان هەیە لەسەر ئاستی عێراق و ڕۆڵیان هەیە لە بەڕێوەبردن و گۆڕانکاریەکانی عێراق لە ڕابردوشدا دوو هێزی سەرەکین ئەوان. لەو چوارچێوەیەدا ئێمە سەردانیمان کرد بۆوان لە سەرەتادا لەگەڵ بەڕێز مالیکیدا دانیشتین. گفتوگۆکانمان بەگشتی گەیاندنی دۆخی هەرێمی کوردستان ئەو دۆخی کە هەیە و باسکردن لە وەزئی و گوزەرانی خەڵک و بەشێکیش لەسەرەوانە قسەمان کرد کە دۆخی عێراق چۆن ئاسایی بێتەوە بۆ دۆخی ئێستای عێراق پرۆسەیەکی دیموکراتی گرنگە کە دوور لە تاعسوبی دینی و تاعسوبی قەومی و هەروەها ئێستا ململانی حیزبەکان چڕ بۆتەوە. لەو چوارچێوەیەدا چۆن بتوانین هەوڵی بنیادنانەوەی عێراق بدەین و هەماهەنگیمان هەبێت، دۆستایەتیمان هەبێت و لە ضمنی دانیشتەکانمانە باسی ناوچەی جێناکۆکەکان کرا کە شەرمە لە ئێستا لە ناوچەیەک لەو نێوەندەدا هەبێت کە بە ناوی ناوچەی جێناکۆکەوە کە هەرێمی کوردستان نوێنەرایەتی هەیە لەگەڵ حکومەتی عێراق و هەروەهاش لە دەستوری عێراقدا گشتی بۆ خەڵکی هەموو عێراقا بە ناوچە جێناکۆکەکانەوە و هەروەهاش باسی ئەوە کرا کە ئێمە ئەمانویست بڵێن کە خەڵکی هەرێمی کوردستان بۆ دەسەڵاتە پێناسە نەکرێ، بەڵکو خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکە ئاستی ڕۆشنبیری لە ئاستێکی جیاوازتردایە بۆ ژیانکردن، بۆ پێکەوە ژیان، بۆ کارکردن بە دەستور و بۆ بنیانانەوەی عێراق. بەداخەوە ئەوە دەسەڵاتی هەرێمی کوردستانەکە هەشتی تێکداوە و بێگەڕانەوە بۆ دەستور، بێگەڕانەوە بۆ بەرژەوەندی خەڵک، تەنها لەلایەنی گەندەڵی و قۆڕێخکاریەوە چاوێن بڕوویوەتە سەروەت و سامانی ژێر زەوی هەرێمی کوردستان، ئیتر سەر زەوی بە مرۆڤ و ژینگە و هەموو ئەوانەی کە لە سەر زەوی هەن کەوتونەتە بەر هێرش و شاڵاوی فشار و زۆر و زەخت و گەندەڵی دەسەڵاتێکی بەو ڕەنگە و هەروەهاش ئەو ناکۆکیانەی کە ئێستا لە بینی هەرێم و بەغدادا دروست بوو ئەوە دەسەڵاتە نەک خەڵکەکەی، بەڵکو خەڵکەکەی بەرژەوەندی لەوەدا نییە و دەسەڵاتێک کە لێرە هەیە ئەم ململانیانە پێشەخات، ئەم ململانیانە بۆتە زەخت و فشار لەسەر خەڵکی هەرێمی کوردستانیش. لەبەر ئەوەی ئێمە وەکو کۆمەڵگا پێویستمان بەوەیە بە یەک چاوتەماشای بکەین نەک لە ڕوانگەی دەسەڵات و حیزبەکانی دەسەڵاتەوە. ئەو دۆخەی لە عێراقدا هەیە بەشێکی ناوخۆ حیزبەکانی دەسەڵات بە عێراق و بە هەرێمی کوردستانی شەولێ بەرپرسیارن، بەشێکیشی دەستێوەردانە دەرەوچەکانە بەتایبەتی ئەو دەستێوەردانانەی هێزە نێودەوڵەتەکان وەکو ئەمریکا و هاوپەیمانەکانی کە دۆخی گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان بەو ئاستی ئێستا گەیاندووە و بەتایبەتی عێراقیش کە عێراق هەڵوەشاوە و زەحمەتیشە ڕەنگە چەندین دەی بوێ هەتا عێراق بنیاد بدرێتەوە. من پێشم وایە لە قووەتی ئەم هێز و ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتی عێراقدان بە هەرێمی کوردستانیشەوە نییە، هەر ڕۆژ بەرەو خراپتر دەچێت و بەشێکیشی دەستێوەردانی دەوڵەتی تورکیا لە سەر عێراقە دەیەوێت سوود لەو مستەقڕیە ئیستیقراریەی دەسەڵاتی عێراق ببینێ بۆ دەستێوەردان کە دەکرێت بڵین ئیدامەی ئەمە دەدات کە دەوڵەتی تورکیا هەوڵ دەدات ئەم بۆشاییەی پڕکردنەوەی دەسەڵات لە عێراقدا هۆکارە بۆ ئەوەی کە ئەو زیاتر دەستێوەردان دروستکا و بەتایبەتیش پارتی دیموکراتی کوردستان بەشێکن لەو دەستێوەردانانی دەوڵەتی تورکیا. ئەگەر دیقەت بکەین لە دۆخی شەنگالدا ڕێکەوتنیشی بەغداد و هەولێر هەیە لەسەر
دۆخی شنگال کە بە ئاشکرا تووتیان لە پشتەوە هەیە هەندێک لە لایەنەکانی عێراقیش لەگەڵ ئەوە دانین کە هەڵوێستێکی بەو ڕەنگە هەبێ بەرامبەر بە شنگال بەڵام بەداخەوە ئەمە ئەجندای دەوڵەتی تورکیا لە پشتە و ئەو لەشکر کێشیانەی دەوڵەتی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان بەشێکی دانەبراوە هێشتاش لە عێراقدا بۆ هەموو ئەمانە ئێمە سەرکۆنەی هەم دەسەڵاتی بەرزانی و سەرانی پارتیمان کرد و هەمیش ئەو دەستێوەدانانی دەوڵەتی تورکیا ئەوانیش نیگەرانن لەو دۆخەی کە هەیە و هەڵوێستی جدی ئەیانەوە وەربگرن بەرامبەر بەو دۆخەی کە هەیە لەلایەن دەوڵەتی تورکیا و سەرانی بەرزانی پارتیەوە لە ڕاستیدا هەندێک بێهیوایی بۆوانی شۆ دیارە کە لە دۆخێکی ئاوهادا ئێستا عێراق بنیاد بنرێتەوە چکو ئێمە زۆرتر باسمان لەوە کرد پرۆسەیەکی دیموکراتیک پێویستە بۆ هاوبەشیکردنی ژیان بۆ پێکەوە ژیان بۆ پرۆسەیەکی ئاشتی و هەوڵدانی پێکەوەی هەموو پێکاتە هەموو باوەڕمەندەکانی عێراق بەڵام ئەوان دۆخێکی بەو ڕەنگیان بەستەوەی کە دەستێوەردانەکان لە ئاستێکی واد هەیە کە زەحمەتی ئەکێشین بەڵام بێهیواژ نین لەوە لەو چوارچێوەدا ئەمە باسی هەماهەنگی و دۆستایەتیمان کرد کە بتوانین ئەو هێزولایانەی کە لە هەوڵی بنادنانەوەی عێراقداین هەماهەنگیمان هەبێ کۆبوونەوەکانمان بەردەوام بکات دۆستایەتیمان بەردەوام بێ هەوڵی هاوبەشمان هەبێ بۆ ئەو دۆخە بە تایبەتی لای بەڕێز ئەمار حەکیموان باوەڕیان بەوە هەیە کە سیستەمی پەروەردە و بنیادنانەوە بە بنەما بگرن بۆ بنیادنانەوەی عێراق ئەگەنا ئەو دۆخی کە هەیە ئێستا دۆخێکی مەترسیدارە لە سەر ئاستی عێراق کە خەڵکی عێراق بەگشتی لە دۆخێکی نالەباردا ژیان دەکات. ئەگەر بگەڕێنەوە بۆ مەسەی دەسوور کە ئێمە زۆر قسەشمان لەسەرەوە کرد کە پێویستە هەموو هێزبولانەکانی عێراق بگەڕنەوە بۆ مەسەرەی دەستوری عێراق لە ساڵی 2005دا بە کۆی گشتی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە دەنگی لەسەر دراوە. بەڵام لێرە سیاسەتی دووفاقی دەسەڵاتی هەرێمی کوردستان هەیە لەلایەک دەیەوێت لە چوارچێوەی عێراقدا سیاست بکاو جێگە بگرێ لەلایەکیش ئەجندای دەرەکی و بە تایبەتی دەوڵەتی تورکیا بەڕێوە بەرێت لەو چوارچێوەیەدا ئێستا مەلەفی نەوت مەلەفێکی گرنگە کە ناکۆچیەکانی عێراقی دروست کردو لەگەڵ هەرێمی کوردستاندا کە هەرێمی کوردستان و بە ئاشکراش لە چەند ڕۆژی ڕابردوودا مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێ دواییندا و دەڵێت ئێمە نەوت ڕادەستی عێراق ناکەین لە کاتێکە ئەگەر نەوت ڕادەستی عێراق نەکەی عێراقیەکانیش ڕازی نین بەوەی کە بودجەی هەرێمی کوردستان دابین بکەن بۆ تا ئێستاش بڕیاری موازنەی عێراق بۆ ساڵی 2022 هێشتا یەکلایی نەبووەتەوە ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوودا پەرلەمان کۆ ببێتەوە بۆ بڕیاردان لەسەر ئەوە پێم وابێ 72 ساعتیشان دانابێت بۆ هەرێمی کوردستان کە لەگەڵ هەمووانەشدا ڕەنگە هەرێمی کوردستان لە دۆخێکی بەو ڕەنگەدا ئەوەندەی گرێدراوی دەوڵەتی تورکیایە و بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان کە هەژمونی خۆی بەسەر هەرێمی کوردستاندا سەپاندووە و ئەویش بڕیارەکانی لە ئەنقەرەوە سەرچاوە دەگرێ پێم وانە بگەنە خاڵێکی ڕێکەوتن بۆیە ئەمە خاڵێکی ناکۆچیە بە سەراحەت قسە بکەین سوچەکە سوشی دەسەڵاتی هەرێمی کوردستانە چونکە ئەوەندەی ئێمە لەگەڵەوەندا قسەمان کرد لەسەر ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان و عێراق ئەوانە لێکدانە و هەڵسەنگاردنی جوانیان هەیە ئەوان پێیان وایە جیاوازیەک نەکرێت لە بینی خەڵکی سلێمانی هەولێر بۆ بەسڕە و بۆ ئەمارە یعنی دەکرێت ئەو داهاتەی کە هەیە لە هەرێمی کوردستان و عێراقدا وەکو یەک عێراقیەکان سوودی لێ ببینن و بە هەمان شێوەش ئەو داهاتەی کە هەیە وەکو یەک بێڕێتەوە خەزێنەی عێراق ئەمە حەقیقەتە یعنی ئەگەر بگەڕێنەوە بۆ دەستوری ساڵی 2005ش ئەمەی تێدا چەسپیوە بەڵام ئەوەی کە هەیە دوای ئەوەی کە لە پێشی 2014 حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا نەوت بەسەر بەخۆ بفرۆشێ بەڵام لەو کاتەوە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بەرەو ئاڵۆزی ڕۆشتووە و باری گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستانیش بەرەو خراپی ڕۆشتووە ئێمە گەل لە هەردوو لایەنەکە هەڵسەنگانی بۆ بکەین ئەم سیاسەتە سیاسەتێکی هەڵەیە جگەل لە دەوڵەتی تورکیا و سەرانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ماڵی بەرزانی و سەرانی پارتی کەسێکی تر سوودمەند نەبووە لە سیاسەتی مەسەلەی نەوت و ئەو دۆخەشی کە هەیە ئێستا ئاڵۆزەکانی نێوان هەرێم و بەغدا خاڵی سەرەکی مەلەفی نەوتەوە بەشێکیشی ئەو دەستێوەردانانەی کە پارتی هۆکارە بۆ دەستێوەردانەکانی دەوڵەتی تورکیا نیگەران بە تایبەتی لایەنە شیعەکان هەمویان نیگەران لەسەر ئەوەی کە دەوڵەتی تورکیا مداخلەی عێراق دەکات ئیتر ئەمە پێشینەیەکی زۆری هەیە ڕەنگە مەسەلەی بگەڕێتەوە بۆ مەسەلەی شیع و سوننا یا مەسەلەی دەوڵەتی عوسمانی و سەفەوی ئەم پێشینانین کەی بەڵام لە ئێستادا ناکۆچیەکانی هێزە شیعەکان لە عێراقدا ناکۆکن لەگەڵ ئەو دەستێوەردانانی کە لە هەرێمی کوردستانەوە
تورکیا دەکرد. ئەوان پێیان وایە پرۆسەیەکەیە کە پرۆسەی چارەسەری کورد و دەوڵەتی تورکیا لە تورکیادا دەبێ بکرێت. ئەگەر هێزێکی داوای مافەکانی خۆی دەکا شەرعێتی خۆی هەیە مافێکی ڕەوای خۆیەتی. لەو چوارچێوەیەدا ئەوان لە خوێندنەوەکانە وایە یعنی پارتیکرێکارانی کوردستان وەکو شۆڕشێکی کورد لە باکووری کوردستان حەقی خۆیەتی شۆڕشکار داخوازی مافەکانی کات چونکە لە ژێر سایی دەوڵەتی تورکیادا بوونی نەتەوەی کورد زمانی کورد کیانی کورد ناسنامەی کورد بوونی نییە و هەچ هێزێکیش یا هەج نەتەوەیەکیش مافی خۆیەتی بۆ ئەوە تێکۆشانکە لەبەرەوە ئەو تێکۆشانێکی ڕەوا دەبینن ئەوەی کە ناڕەوای دەبینن بە هەموو سیاسەتەکانی پێش ئێستای داگیرکاری دەوڵەتی تورکیاوە بۆشی کە مافەکانی گەلی کورد پێشێل دەکات ئەمە سوچەکە لە دەوڵەتی تورکیایە و ئەو دەستێوەردانانشی کە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق دەکرێت سوچەکە دەوڵەتی تورکیایە بۆیە ئێمە بە ڕاشکاوی زۆر باسی پارتیکرەکانی کوردستان و ئەوانە نەهاتە پێشەوە بەڵام ئەوان لە چوارچێوەیەکی گشتیدا مافی گەلی کورد ڕەوا دەبینن دەوڵەتی تورکیا تاوانبار دەبینن بەرامبەر بۆ دۆخی کە دروستی کردو. باز لەوە ناکرێت کە چه هێزێک لەوێ زۆرتر باز لەوە کراکە هێزێک کە داعشە ئەو دۆخەی خوڵقاندووە ئەو هێزە لەلایەن دەوڵەتی تورکیاوە پشتگیری دەکرا لەسەر ئەو ئەساسە بەڵێ ئەمە گفتوگۆمان لەسەر و بابەتانە کرد بە تایبەتی مەسەلەی داعش کە هێزێک بووە پرۆژەی هەندێک وڵاتی نێودەوڵەتی وڵاتی ناوچەیش بوو بە دەوڵەتی تورکیاشەوە کە لە پشتی هێزەکانی داعشەوە بوون و ئەو دۆخەشی کە لە شنگال و لە بەشێک لە ناوچە جێناکۆکەکان دروست بوو هۆکارەکەی داعش بوون کە دەستی دەوڵەتی تورکیا هەیە لەم بابەتەدا بۆیە لەسەر مەسەلەی ڕێکەوتنی شنگال جارێکی تر من لە پێش ئێستاشدا لە کاتی ڕێکەوتنی شنگال لە کاتی 9 ئۆکتۆبەر هێزە شیعەکان پامێکی بۆ ڕەنگیان داوتیان ئێمە لەگەڵ ئەو ڕێکەوت نەدانین کە حکوومەتی بەغدا لەگە هەرێمی کوردستان کردوێتی بەڵکو دەبێت دۆخی شنگال بە دۆخێکی تر کە خواستی خوانی لەسەر بێ ئاسایی بکرێتەوە بۆی جارێکی تریش ئەوان لەگەڵ ئەو فشارانی کە دەوڵەتی تورکیا دەیکات بۆ سەر شنگال لەگەڵی دانین و پێشیان وایە ئەو لایەنانی کە هێزیان لەدەستە هاوکار بن بۆ ئەوەی کە دەزیرێژەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر شنگال و ئەو ناوچانە سنووردار بن. لە ڕاستیدا ئێمە لە لای خۆمانەوە دەست پێ بکەین دەسەڵاتی هەرێمی کوردستان سیاسەتێکی حاکیمانە هەم بۆ کورد و هەم لە چاوچاوی عێراقدا بەڕێوە نابە ئەگەر نا دەرفەتێکی زێڕین بۆ گەلی کورد هاتوۆتە پێش ئێمە لە ساڵی 91 بە دواوە دەرفەتێکی باش هاتە پێش لە ساڵی 2003دا دەرفەتێکی باش هاتە پێش و لە دوای ئەوەش لە مەسەلەی دەستوری عێراقدا لە مێژووی ڕابردوودا ئەو هەلە زێڕینە کەم ڕەخساوە بۆ کورد کە بە دەستوری عێراق بچەسبێ هەرێمێک بۆ هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدراڵی دروست بێ یعنی عێراقێکی فیدراڵی هەبێ و هەرێمی کوردستانیش هەرێمێکی فیدراڵ بێ ئەمە دەستکەوتە و ئەمە دەبێ ئیشی لەسەر بکرێ لێرەدایە کە هەرێمی کوردستان سیاسەتێکی حەکیمانەی بەڕێوە نەبر سیاسەتێکی دروستی بەڕێوە نەبر بەڵکو هەرێمی کوردستان لە جیاتی لە چوارچێوەی عێراقدا مافە دەستوریەکانی بپارێزێ و بەدەستی بێنێ بەڵام بەداخەوە زۆرتر کاریگەری وڵاتانی دەرەشی گرنگی پێدا و پشتی بێ بەس کە ئەمەش دۆخی ئێمەی لەگەڵ بەغدادا بەرەو ئاڵۆزی بردووە ئەگەر نا بۆ نمونە مادەی دەستوری بۆ ناوچە جێناکۆکەکان کە ئەگەر ئێمە ئیشمان لەسەر بکردایە مادەیەکی باش بوو بەڵام ئەوەی کە ئیشی پێ نەکرد ئەوەی کە گرنگی پێنەدا دەسەڵاتی هەرێمی کوردستان بوو و بەداخەوە ئەو کاتانەشی کە لە کەرکووک و ئەو ناوچانەدا بوون لەجێ ئەوەی لە چوارچێوەی ڕێکەوتن لەگەڵ عێراقدا لەگەڵ بەغدادا کار لەسەر چەسپاندنی مافەکانی هەرێمی کوردستان و گەلی کورد بکرێ بەڵام ئەمان لە دوای بەرژەوەندەکانی خۆیان و لە دوای سامانی نەوت و غاز و بە دوای ئەمانە داوێڵ بوون تۆ کاتێکیش بە دوای ئەوانە داوێڵی بۆشاییەک لەوەدا دروست بووە کە مافەکانی گەلی کورد لە دەستوری عێراقدا بچەسپێنرێ